ئەگەرچی بڕیار بوو ئەمڕۆ دەوام لە نەخۆشخانەی گشتی کەلار دەست پێ بکاتەوە دوای 11 ڕۆژ لە بایکۆتکردن شەوی ڕابردوو لە پەیجی بەڕێوەبەراتی گشتی نەخۆشخانەی گشتی کەلار پۆستێکرا کە ئەمڕۆ کارمەندان و پزیشکان دەست بەدەوام مەکەنەوە لە بەربەرژەوەندی هاوڵاتیان نەخۆش ئەبینن. بەڵام من ئێستا هاتوومەتە بەردەم نەخۆشخانەی گشتی کەلار وەکە بینن لە دیمەنەکان دەرگای نەخۆشخانەکە هەرداخراوە. قسم لەگەڵ پاسەوانانی نەخۆشخانەکە کرد، ئەوان وتیان ئەمڕۆ هیچ پزیشک و کارمەندێک نەهاتۆتە نەخۆشخانەکە، دەوامیان نەکردووە. ئەگەرچی هەندێک هاوڵاتی هاتبوو نەخۆش کردمانە ژوورەوە، بەڵام ڕۆژنە ژوورەوە هەندێک سوڕیان خوارد بەناو نەخۆشخانەکەیە، هیچ کارمەند و پزیشکێکی لێ نەبوو. بۆیە بە ناچاری نەخۆشەکانیش بەبێ وەرگرتنی چارەسەر گەڕانەوە بۆ ماڵەکانیان. دیارە لە سێشەمەی ڕابردووە کارمەندان و پزیشکانی نەخۆشخانەی گشتی کەلار بەهۆی پێنەدان و داکەوتنی موچەکانیان بایکۆتیان ڕاگەاندووە لە دەوامکردن و هیچ نەخۆشێک لە نەخۆشخانەکە چارەسەر ناکرێت. وەکۆی لە دیمەنەکان نایبینن ئەگەرچی بڕیار بوو ئەمڕۆ دەوام دەست پێ بکاتەوە وەکو نەخۆشخانەکە ڕایگرت بوو، بەڵام دەرگاکان هەروەک دەیبینن بە داخراوی ماوەتەوە و هیچ کارمەند و پزیشکێک ئەمڕۆ نەهاتوونەتە نەخۆشخانەکە بۆ چارەسەرکردنی نەخۆشەکان. لەسەرەوەی کە بڕیار بوو ئەمڕۆ بایکۆت بشکێنن، چەند جارێک پەیوەندیم بە دکتۆر حارز مەحەممەد بەڕێوەبەری نەخۆشخانەی گشتی کەلارەوە کرد سەبارەت بۆ پۆستەی کردویانە کە بایکۆت دەشکێنن، بەڵام وەکو دەبینن بایکۆت هەر بەردەوامە لە نەخۆشخانەکە دوای چەند جارێک پەیوەندیکردن وەڵامی پەیوەندیەکەیان نەدایەوە.